ئێرە جێگای پیشەوەرانی دادروستکەرانە بۆ کەرەستەی ناوماڵەوە و میلیات لە خورمات و پیشەوەران دەڵێن چەند ساڵێکە کەرەستەی هاوردا کارکردنمانی لاواز کردووە. Bunlar geldi bu demin Sini geldi, Malezi geldi. Bu necalara لەو کاتەی کە سینی و مالیزی دەستکرد هاتە بازاڕەوە کاریگەری لەسەر کاری پیشەوەران و بەتایبەت ئێمەی دارتاش دروست کرد ئێمەش لەو جۆرە تەختانەمان نەبوو کە ئەوان بەکاری دەهێنن بۆیە زۆرێک لە پیشەوەرانمان وازیان هێنا بە ناچاری چونکە کاریان نەما کەس کاری دەستی نەدەکرد هەمووی دروستکرا و هاوردەکراویان دەکڕی لە ڕاستیدا خەڵکی چەند ساڵە هەموو خەڵک هاوردەی دەکڕی کە دروستکراون بەڵام لێت ناشارمەوە دەستا خەڵکی لەوە گەیشتووە کە دروستکراوەکان و هاوردەکراوەکان کوالیتیان باش نییە ماوەیەکە خەڵک دووبارە دەیەوێت دەستکرد بکڕێت و ئێمەش ئێستا تەختەی زۆر باش دێنین بۆ کارەکانمان. Biz onları yapanda necahat getti yani. Başladılar biz de döndüler. Şimdi bizim işlerden لە یەکێک لە فرۆشگەکانی ناوماڵین لە خورمات و خەونەکەی دەڵێت موبیلیاتی هاوردا کە خواستی زۆری لەسرە چەند هۆکارێکی هەیە بەڵام لە ئێستادا کارگە ناوخۆیەکانی کوردستان خەریکە دەبنە جێگرەوەی کۆمپانیا دەرەکیەکان بۆ دابینکردنی موبیلیات. ڕاستی تۆزێ بڕین نرخەکانی گونجاوترە وەکو نەخش و شتەکانی جوانترە ئەوەیە هۆکارەکەی بەڵام هەنێ خەڵک هەیە سەرەڕای ئەوەیش حەزی لە ئیشی مەسەڵەن دەستکردە مەسەڵەن ئەوێەوە دڵخۆی شتەکان دروست بکە هەنێ خەڵکەیە گوێی لە ئەوەیش نییە بڵێن سعرەکەی ئەوێ جوانتر بێ و گونجاوتر بێ ئیسا هەنێ کارگە پیا بووە بڵین لە هەرێمی کوردستان لە شارەکانی خۆمان لە هەولێر لە سلێمانی ئەوانش کە وەکو ئەوانەی کە دروستەکرێت لە خارج ئەوانیش دەستیان کردووە بەو کارێک کە ئەوان لە خارج دروستێکن شەکانیش زۆر جوانە و هەر بەرهەمەکان بەرهەمی ناوخۆیە هی خۆمانە خەڵکیش وا خەریکە وردە خواستی لەسەر ئەو شتانە هەرچەندە کەرەستەی ناوماڵ و موبیلیاتی هاوردا بازاری عێراقی تەنیوە بەڵام کەسانێک هەن خواستیان لەسەر دەستکردا بۆ پێی بە پێی خواست و کوالێتی خۆیان دروستی دەکەن. کەروان حەبیب کورد سات نیوز خورمات و